ئەمە عەبدولقادر تاهایە کە لەم وەرزەی خولی نایابی کوردستاندا تۆڕی زۆربەی یانەکانی هەژاندووە. ئەم یاریزانە کە بۆتە قوربانی ئاڵۆزی بارودۆخی شەڕ و ئاژاوەی زێدی باب و باپیرانی پێشتر لە یانەکانی جیهاد، جەیش، ئەفرین و هەڵبژاردەی لاوان و تازە پێگەیشتوانی سووریا یاری کردووە و وەک باشترین یاریزانی خولی پلەیەکی ئەو وڵاتە دەستنیشان کراوە. دواتر وێزگەی ژیانی وەرزشی گواستەوە باشووری کوردستان و لە یەکەم هەنگاودا لە یانەی ئارارات گیرسایەوە. گەڕانەوەی ئاستی ڕاستەقینەی عەبدولقادر لەگەڵ یانەی برایەتی بوو کاتێک وەرزی ڕابردوو توانی نازناوی گۆڵکاری خولی یانە پلەیەکەکانی کوردستان بباتەوە بە تۆمارکردنی 12 گۆڵ. لە وەرزی ئەمساڵی خولی نایابیش توانی 12 گۆڵ تۆمار بکات و نازناوی گۆڵکاری وەرگرتەوە. تمرين التزام باش تمرين برومالي مثلا استراحة بسطينة او حمتش انه لعب طموحنا انه زور باش بهدافك لعب كي زور باش لازم التزام تمرين بدايتي حمتش تيوا يعني مجاروني صباح الخير. عەبدولقادر کە لە نێو هاوڕێیانی بە عەبدۆ ناسراوە ماوەی 6 ساڵە ژیانی هاوسەرێتی پێکهێناوە. هاوسەرەکەی ڕابەرێکی گەورەی لە ڕێنماییکردنی بۆ ئاست جێگیری عەبدۆ. مگۆ من عەبدولقادر هەگەر تو گۆل نەینڤێ جارێ تبە ناگەڕی ماڵێ ji bedêlekê diddokirin elhamdülillah û ada wî jî diddokirin bûn 12 elhamdülillah. دەستێ خۆ بڵقین مانە پشتر گۆ دەستێ خۆشی بڵقین. لە کوردەواری گوتویانە گیا لەسەر بنجی خۆی دەڕوێتەوە. ئەمە لە ناو ماڵەکەی گۆڵکارەکەی کوردستان ڕەنگی داوەتەوە. دەکەم ڕۆنی خوندەوانێک باش بێ و باش خوندەوانێژی هەر هیوایەتی خۆ تۆپانێ زۆر حەز لە تۆپانێ هەیە ڕۆنی ئەس دخوازم لعبک باش زۆر باش بێ ئەو ژ وەک باوی خۆ دخوازم هەداف و لعبک زۆر باش بێ. یاری تاوڵە دووەم خولیای کاپتنی دووەمی یانی برایەتیە بە شێوەیەک ڕۆژانە گەر بێکار بێت دوو کاژێر ئەم یاریە دەکات. شتی زۆر خۆشیان عەبدولقادر مثلا ناو تەمرینی مثلا جانا تۆپ ناگێت توورە دبێ گۆل نەک زۆر توورە دبێ لە مالێژی بە ئەو ناوێت چیەوە دام بێ چییە ئەوەیە خەسار دەبێت توورە دبێ زۆر توورە دبێ ئەو تش جەم هەیە ئەوە حەز لە تم لە پێشکەوێت تم بینێ گۆل بکێ مثلا تم لە پێش بێ يعني بس شخصي زور باشه نقو تاني لبيج مثلا خوازه همو فريق لبيج به يعني نبنا ابي خوتني نبي همو فريق او تشكي زور باشه عەبدولقادر هي ويا ئەو خەونەی کە ئێستا لە نێو هزری عەبدولقادردا ماوە بەدەستهێنانی نازناوی باشترین یاریزانی خولی کوردستانە هەروەها لەبەرکردنی درێسی ژمارە 9 هەڵبژاردەی کوردستانە.